هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق هەڵوێستی عەرەب و تورکمان یەک دەخات و ئەو دوولایەنە لە ڕێگەی بەستنی هاوپەیمانێتی و دروستکردنی کۆدەنگیەوە کار بۆ لاوازکردنی پێگەی کورد و بردنەوەی هەڵبژاردن لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان دەکەن. لیستەکە زۆر وەخواتە یەک کوردیە سونە شیعە نەما مهم ئەوەیە مەسلحەتی تورکمان قومی ئەو مەذهبی نەما ئەوەیە کە مەسلحەتی تورکمان لەکوێ لە کەرکووک چیمان دەوێ لە مەناطقی تووس خورمات ئەوانە چیمان دەوێ یعنی لەم ئایەندا تورکمان حرەکەتی تورکمان بە یەک ڕێیە ئەوەیش حقوقی تورکمان قومی و مەذهبی. سەرجەم لایەنە عەرەبیەکانیش لە ژێر چەتری هاوپەیمانێتیەکدا کۆبوونەتەوە. بە پێی وتەی ئیسماعیل حەدیدی سەرۆکی ئەنجومەنی سیاسی عەرەبیش لە کەرکووک بۆ دەنگی ئەمریکا دەیانەوێت لە هەڵبژاردنەکانی داهاتوودا مفاجەئە بخوڵقێنن. لە بەرامبەریشدا کورد بە پەرتەوازاییەوە دەچێتە نێو هەڵبژاردنەوە. پارتی وەکو گەورەترین لایەنی کوردی لەسەر ئاستی هەرێم بەشداری هەڵبژاردن لە کەرکووک ناکات. یەکێتیش بە لیستی جیاو لایەنەکانی تریش لیستی تایبەت بە خۆیان هەیە کە بەڕای ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی ئەم فرە لیستیە پێگەی کورد لاواز دەکات. مثلا تورکمانەکان ئەبینین هەمویان بە یەک لیست دابەزن عەرەبەکان بە هەمان شێوە ئەنی کەواتە بە لێرە ئەبینین حاڵەتی نەتەوەی تۆختر بووەتەوە. بەڵام بەداخەوە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان و بتەحدید لە مەناطقەکانی بێژین جێناکۆک ئەو پەرتەوازەیە هەیە ئێمە لای خۆمانەوەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بڕیارمان پێبووکەوە بەیەکەوە هەموو لایەنەکان بەیەکەوە بە یەک لیست دابەزین. بەڵام کاتێک ئەگامان لێ بوو سەیرمان کرد لایەنەکان پەرد بوونە بەسەر دوو لایەنی ترا بۆیە ئێمە وامانەوە باشدانی کە نەچنە هیچ لایەنێکانەوە. یەکگرتنی لایەنە عەرەبی و تورکمانیەکان و پەرتەوازەیی کورد لە کاتێکدایە کورد لە ئێستادا زیاتر پێویستی بە یەکدەنگی هەیە بۆ بەهێزکردنەوەی پێگەی خۆی لە ناوچە کێشە لەسەرەکان بەو پێی لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە دەسەڵاتی لەو ناوچانە لەدەستداوە. بەداخەوە ئەوەی کە ئێمە لە ماوەی ئەم یەک دوو مانگاش بینیمان پەرتەوازەبوونی ناوماڵی کورد بۆ هۆکاریەوەی کە ئەو ناوچانەی کوردستانی بوون کێشەیەکی زۆر گەوریان بۆ دروست بوو ئەوەیش هەر لەلایەنی خۆمانەوە چۆڵ کرا و کێشەیەکی ئێستا زۆر قوڵتریان بۆ دروست بووە هەندێک لە خەڵکەکەی ئاوارە بوونە هەندێکی تریان لە مەترسی گیانیدان لە مەترسی ئەوەدان کە ناتوانن کاروباری ژیانی خۆیان بنەڕێەوە. ئەم ناکۆکیەی کە ئێمە لە ناوماڵی کووردا ئەیبینین لە ڕاستیدا کێشەیەک نییە کە بگەڕێتەوە بۆم چەند مانگە ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە لە بیر و ئەندیشەی سیاسی خۆماندا بەردەوام بیرمان لەوە نەکردوێتەوە کە بەرژەوەندی نەتەوەییمان چییە و هەمومان کۆ بکەوین لەسەر بەرژەوەندی نەتەوەی. ئێستایش کە گەیشتووەتە ئەنجامەکەی ئەوە بووە کە ئێمە تەنانەت ئامادەین لە بەرەکانی جەنگیشە پشتی یەکتری بشکێنین ئەمە زۆر جێگای داخە. چاوەڕوان دەکرێت ئەنجامی هەڵبژاردنەکانی داهاتوو تەرازووی هێز لە ناوچە کێشە لەسەرەکان بگۆڕن بەو پێی سەرجەم لایەنەکان بە قورسایی زیاترەوە بەشداری پرۆسەکە دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.